خانەنشینانی یاریمی کوردستان لە چاوەڕوانی موسەکانیانن، ئەویش موچەی مانجی یازدە و لە نۆرەیەکی ناڕەحەت و دژواریشدا هەندێکیان ئەوەندە بێتاقەت بوون ناتوانن بە پێوە بوەستن و دانیشتون تاوەکو نۆرەیان دێت. لە هەموو ئەمانە و سەرباری دواکەوتنی موچەکانیشیان حکوومەت یاریێم بە کەمتەرخەمی سەرەکی دەزانن. لە سعات هەشت هاتووی ئێستا بابزانی دروست سعات چەندە؟ سعات چەندە؟ سعات 11 و 38 دقەیە. ئەرێوەڵا لە هەشتەوە لێکوانەی بێزار نەبووی؟ وەڵاو چ دەکەی؟ چارە چیە؟ چارە نییە مەجبوری ڕاوەستە. باشە ئەو پارەی کە وەری دەگری بەشت دەکا؟ کورە کرێت چیمە مانجێ بە 400 هەزاری. کرێتی؟ کرێتیشم 400 هەزار. بەشی خەردەکەشت ناکە؟ کورە ناوەڵە بەشی چم دەکا؟ بێزار نەبووی؟ وەڵی بێزێتر. باش ئەو موچەیە بەشی قەردەکانت دەکا؟ وڵی دەبی ناوەڵ بەش ناکەت. بەش ناکە. پێویستە باشترین شێوە ڕێزی لێ بگیرێتن بە تایبەتی ئەوانە کە سوکاری ئەنفال کرا و شەهیدان ئەوان ئەو ڕۆژەیان دروست کردیا خۆیان شەهیدکردن پێداوچن پێوەی ئەو ئازادیە ئەوەش ئازادیە. دڵت پڕە؟ ئایچوانارێ وڵا دڵما زۆر پڕە لە حکوومەت زۆر. دواکەوتنی موچە ژیانی موچەخۆران بەگشتی و خانەنشینان بە تایبەتی قورستر کردووە، کاریگەری لەسەر جوڵەی بازار و مامەڵە و کڕین و فرۆشتنیش داناوە. خەتای هەرێمە یان خەتای بەغدایە؟ وڵای ئەمە بەڕای خۆم دەرێ خەتای هەرێمی 33 ساڵ بۆ عەزابێ ڕاتبی وەردەگری هەر ڕۆژێک دێ و ڕۆژ چەند جاریکە هاتینە باقی گوتێکاکە پارێنە بۆ ڕۆشتینە حکوومەتی بەغدای لو نام تێ ناگەم حکوومەتی بەغدای دنێری خێرەوەنە ئێستا دەرە مانچی 12 هاتی دەهاتی 11 12 شاتی لۆ نادا ئەوەرمان کرد بەس بە هەجە لە مەرجی ئەوە لە سەعات حەفتەوە لێرەینە لە سەعات حەفتەوە تێرەکەی بەخوا لەبەر عیلاجی هاتم گوتم بەشکەم بە عیلاج بدەمەوە عیلاجی لۆ نووسیمە دکتۆر پارە نەبوو بکڕم. پارەی دەرمانی شت نەبوو؟ نا بەخوانی تەما من نەخۆشی شێر پەنجەم هەیە ئەرێ نا بەخوای نەمبوو بکڕم پارە. موچەکە دووە نەگرت؟ هەناویشم نەخوێنەوە پانجی نیوەڕۆی فەرمووە. ئارێ بەخوای ئێوە زەحمەت نییە بۆ جۆرە موچەوە زەحمەت نیەت وەزەهلی وایە وەزەهدا ئەوە موچەدانی و موچەوەرگرتنی بەڕاست لە بەیانی و لێرەکانە وێستن ناو نەخوێنیتەوە ئێستا موچەوە نەگری دەکرێت ئەوە ژیانی پێ. دەسەڵات لە هەرێمی کوردستان کە دەتوانێت بە ڕێکەوتنیەکی سەرڕاستانە لەگەڵ حکوومەتی ناوەندی کێشەی موچە چارەسەر بکات، بەڵام ئەوە دەیەکە بە پاساوی شەڕی داعش، دابەزینی نرخی نەوت، ڕاگیرانی هەناردەکردنی نەوتی هەرێم و کێشەی لەگەڵ ناوەند موچەخۆرانی تووشی گرفت و دەردەسەری دەکات. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هاولێر.